سڵاتان لێبێت دکتۆر ئاراسم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەم بەرنامەیە تەواو تایبەت و جیاوازە. ئەم بەرنامەیە تەواو تایبەت و جیاوازە لەبەرەوەی سەبارەت بە بابەتێکی یەکجار گرنگ و هەستیار و مرۆیی و تەندروستی و کۆمەڵایەتی و داهاتوویە. ئەویش بریتیە لە هاوسەرگیری. هەمومان دەزانین کە هەموو کچێک، هەموو کوڕێک یان بەلایانی کەمەوە زۆرینەی ڕەهای هەموو گەنجێک خەونی ئەوەیە کە هاوسەرگیریەکی سەرکەوتوو ئەنجام بدات. بەڵام دیوێکی زۆر گرنگی هاوسەرگیری ئامادەکاریە تەندروستی و دەرونیەکانن بۆ ئەوەی هاوسەرگیریەکە سەرکەوتوو بێت. دەبێت بیر لەو لایانەش بکەینەوە. ئەمڕۆ لە ستۆدیۆ لە بەشی یەکەمی بەرنامەدا بووک و زاوایەکمان لەگەڵ دەبن و لە بەشی دووەمیش بووک و زاوایەکی دیکە. پیرۆزباییان لێ بکەن. بووکێکی جوان و زاوایەکی قۆز لە ستۆدیۆ لەگەڵمانن. پیرۆزە بەخێر بێن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بەشەی بەرنامە دوو پزیشکی پسپۆر لەگەڵم دەبن. دکتۆر فەتاح هەورامی پسپۆڕی تەندروستی گشتی و دکتۆر محەممەد خۆشناو پزیشکی نەخۆشیە دەرونیەکان. با بفەرمونون. بەخێر بێن. چۆنی کاکتۆر بفەرمونون. هەروەها ئەمڕۆ بەشداروانی بەرنامە لە دهۆکە ڕەنگینەوە هاتوون. قوتابیانی کۆلێژە پزیشکیەکان و هەندێک لە کۆلێژەکانی دیکەی زانکۆی دهۆک لە دهۆکە دەلالەوە هاتوون و گەلک خێر بێن سەرسەر و سەرچاوە. زۆر سپاس. بەشێک لە ئامادەبوانیش لە سۆرانەوە هاتوونەوەن کە سوکاری بووک و زاوان ئەمڕۆ هەڵپەڕکەی جوانتان کرد. لە پسپۆرێ جیاوازەکانن ئەوانیش لە هەمووی گرنگتر دەروناسیشیان تێدایە بۆ ئەمڕۆ دەزانن کە چۆن مامەڵە لەگەڵ دۆخی گشتی بەرنامەکە دەکەن. دکتۆر فەتاح و دکتۆر محەممەد زۆر بەخێر بێت. دکتۆر فەتاح لە تۆ دەست پێ دەکەم. بووک و زاوا لێرن لە ڕووی تەندروستیەوە دەبێت چ ئامادەکاریێک بکەن. پیرۆزبایان لێکەین. طبعا مەسائلی تەندروستی یەکەم قوتابخانەکە لێو دەست پێکرا مەسائلی خێزانە. ئێمەش لەسەر لە هەنگاوی سەرەتای دروستکردنی خێزانان کە بێگەشتنی کوڕ کچێکن. لە دنیای ئەمڕۆی زانستی تەندروستیە کۆی نەخۆشیەکان زۆربەی زۆریشیان بەسراوە بەو پەروەردەی کە ئینسان لەسەر بنیادەنرێ. پەروەردەش یعنی خێزان. لەبەرەوە تەمەەن جۆرێکی گرنگی پەروەردەش بیتە لە پەروەردەی تەندروستی. خێزان لە ئێستا بۆی دروست پەروەردە بکرێ، دروست بکرێ لە داهاتووە ژیانی خۆیان کوڕ و کچەکەمان بووک و زاوە تەندروست بڕوە، مناڵەکانیشیان تەندروست بڕوە لە داهاتووە کۆمەلگایەکی تەندروستیش بنیاد بنین ئەبێ ئاشنابین بە بواری تەندروستی. بە بواری تەندروستی لە بوعدە جیاوازەکانیەوە کە بوعدی جەستەییە، بوعدی دەرونیە، بوعدی کۆمەڵایەتیە و بوعدی ڕوحیە. دەست خۆش. دێمە وڵات. پێش خەویستمە دکتۆر محەممەد سەیرێکی ئەولاش بکەن. جەنابی حاکم لەوێ دانیشتووە. جەنابی حاکم دوایی لێرە ئەرکێکی هەیە. ئەمڕۆ حاکمیش لە ستۆدیۆی دکتۆر ئاراس ئامادەیە. قەوماندوومانە. دەسمە لای دکتۆر محەممەد. دکتۆر محەممەد زۆر بەخێربێی. بەڕێزان دکتۆر محەممەد دەناسن پزیشکی دەرونی و لەسەر شاشەی ڕووداویش بینیوتانە. لە ڕۆ دەرونیەکە بووک و زاوە چۆن ئامادەکاری بکەن لە خۆمانەوە کەسێکمان خۆش بێت و یەکسەر خۆمانی پیاکەین یا پێویستیان بە ئامادەکاری هەیە. سڵاوتان لەبێ. نیش پیرۆزبای لەو بەڕێزاکەم. ئامادەکاریەکانی پێش زەواج زۆر گرنگە بەقەدەر ئەو ئامادەکاریانە و ئەو هەڵس و کەوتانەی لە دوای زەواج دەکرێت. کۆمەڵێک ئامادەکاری لەسەر ئاستی تاک و کۆمەڵێک ئامادەکاری لەسەر ئاستی خێزان پێویستە بۆ ئەوەی ئەو کەسانە بکرێت. پێویستە ئەو کەسە بەر لە هەموو شتێک پرسیار لە خۆی بکات بۆ زەواجەکە. هەدەفی لەو زەواجە چییە؟ هەرکە هیوا هەیە زەواجەکە وەکو شێوازێکی تەقلیدی بەس لەبەر ئەوەی خەڵک زەواجەکە و دەبێت ئەویش بیکە. هیوا هەیە گرنگی زەواج
ئەبینێ هەستەکە پرۆسێکی زۆر جوانە ئیوا هەیە دیوێکی دیکەی بایۆلۆژیە پێداویستێکی ئەو کەسەیە دەیەوێت لە ڕێزەواجەوە پێداویستی پراکتیسە بکە هەندێک کەس لە پێناو ئەوەی کە سونەتێکی ئاینیە ئەو زەواجەکە بۆیە تۆ پێویستە بەر لەوەی بڵێ زەواجی دروست چۆنە سەرەتا وەڵامی ئەو بۆیە بدەوە من بۆ زەواجەکەم دوو ئەو کەسێک کە دەچێتە ناو پرۆسی زەواج پێویستە کۆمەڵێک گۆڕانکاری لە خۆیدا ببینێ بەڵام لەسەروی هەمووی ئەوانەوە دەبێت زەواج وەکو شەڕ و ململانێ نەبینێ ئەو تێگەیشتنەی لە ناو کۆمەلگادا هەیە ئاگاتان لێە شەڕ و ململانەکەتان ئاگا لێ بێت خەتەرە دەوروبەر دەورێکی زۆر خراپی هەیە ئەوانە لە ناو کۆمەلگای ئێمە هەندێک جار ئەوانەمان بینیوە بۆ نمونە بەرامبەر پیاوەکە دەڵێن لە یەکەم ڕۆژەوە لە یەکەم شەوە ئاوا و ئاوای لەگەڵ بکە لە دووەم ڕۆژە سێەم ڕۆژە کە قسەی کرد ئەو هاتە سەڕف بکە فلانەشت بکە بە هەمان شێوە بۆ ژنەکەش لێ نەگەڕێی پێی خواردانێ لێ دەستت زاڵکە چونکە دەرێگەر وابی فێر دەبی ئەوە یەکێکە لە تێگەیشتنە خراپەکان کە دەرکەوتەی زۆر خراپی هەیە زەواج پرۆسەیەکی هاوبەشە هەر بۆیە پێی دەڵێن هاوسەر بە هەردووکیان دەبێت یەک سەریان هەبێ بە یەکەوە یەک سەر ئیش بکای یەک جۆرە بیرکردنەوەیان هەبێ دەکرێت لێک تێنەگەیشتن ڕووبدا کە مەشتێکی زۆر چاوەڕوان کراوە و ئەو قسەش بە درێژای بەرنامەکە باز دەکەن کە شتێک نییە بە ناوی پێرفکت مارج زەواجێکی 100% دروست چونکە زەواج بەرزی و نزمی تێدایە پێرفکت مارج ئەوەیە کە تووڕەبوون و ئاشبوون و تووڕەبوون و ئاشبوونەوەکان بە شێوکی دروستی ڕووبدەن باشە ئەم دوو کەسە کە دەیانەوێ هاوسەرگیری بکەن دەبێت چۆن خۆیان ئامادە کردبێت دوو کەسیش کە ئێستا بە دیار ئێمەوە دانیشتون دەیانەوێ هاوسەرگیری بکەن چۆن خۆیان ئامادەکەن لە ڕۆ دەرونیەکە کۆمەڵێک ڕێکارم پێ بڵێ سەرەتا دەبێت ئەوە باس کرد بەڵێ ئەوە بزانین کە پرۆسی زەواج پرۆسێکی سترێسفڵە فشاری زۆر دروستەکە تەنانەت بەپێی ئەو سترێس سکێڵێکمان هەیە پێوانەیەکمان هەیە بۆ پێوانەکردنی سترێس یەکەم لە هەمووی گەورەتر لە دەستدانی هاوسەر 100 خاڵی هەیە کە یەکێکە بەپێی بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهان حاڵەتێکی زۆر ناخۆش و فشار هێنا هەفتەمیان زەواجە ئەو سترێسی لە کاتی زەواج دروستە بێ کە 50 خاڵە زیاتر لەو سترێسی کە ژنێک لە کاتی سکپڕیدا پێدا دەڕوا زیاتر لەو سترێسی کە کەسێک لە ئیش دەربکرێ سترێسی زەواج سترێسێکی زۆرە پێویستە ئێمە ئاگادار بین پرۆسەیەک نییە زۆر بە نەرمی زۆر بە ئاسانی بڕوا و هەرچەند هاوی لە کلیپەکان دەیبینین سەری لەسەر کۆشی مێردەکەیدانە و قژی دادەهێنێ بەشێکی زەواج ئەوەیە بەڵام بەشێکی دیکەشی ئەوەیە کە بەشە پەمەیەکەیە بەشێکی ئەوەیە دەڵێن ئەوە لۆلۆیە لێ ئەوە لێ لۆلوویەکە ئەوەیە کە غازت نامێنێ لە ماڵەوە نەوتت نامێنێ لە ماڵەوە پێویستت بە کێشەی کارەبایە پێویستت بە کرێخانی هەیە پێویستت بە دیوێکی دیکە هەیە من دەتوانم بە خێرایی دەخاڵی زۆر کورت باس بکەم هەوڵ دەدەم بە کورتی باسییان بکەم یەکەم خاڵ پێویستە من ببێتە ئێمە نابێ بڵێ من دەچمە ماڵی دایکم ئێمە دەچینە ماڵی دایکمان نابێ بڵێ من دەچمە ئەو چێشتخانەی ئێمە دەڕۆینە چێشتخانە قەرارەکان تەنها تۆنی هەتاستن ماڵی دایک و باوک و ماڵی خەس و خەزور دەبنەیەک یەک دایکت نابێ دوو دایکت دەبێ دوو باوکت دەبێ کۆمەڵبان لەسەرتە ئیجباری ئەمانە کۆمەڵە خوشک و برای نوێ دروست دەبن زۆر جوانە کە ئێمە ئامادەکاری ئەومان تێدابێ من حازرم کە من ببێتە ئێمە ئەمەش خاڵی دووەمی بەدوودادێ کە من کۆمەڵی تەوەقوعاتم هەیە بۆ زەواج بەڵام دوای زەواجە تەوەقوعاتانە بێنمە خوارەوە بۆ نمونە من تەوەقوع دەکەم وەکو پیاوێک تەوەقوع دەکەم ژنەکەم بەو شێوێ بێ بەو شێوێ بێ بەو شێوێ بێ خانوم بەو شێوێ بێ ڕەنجی جلەکانم بەو شێوێ بێ هەموو بەیانێک هەڵبسم جرم وتو کرابێ نازام چی بم وا لە زەواج تێگەیشتم کە دەچێتە ناو حیاتی واقع ئەوانەی هەندێک تێدانە بێت لە بەرشێکی دیکە مانای وانە زەواجەکەت خراپە بەڵام تەوەقوعاتی خۆت زۆر بەرزدامەنێ لە کاتی زەواجە وەکو باسمان کرد بەرزی و نزمی تێدایە خاڵی سێم کە دەمێ باسی بکەم خاڵی ئەوەیە کە دوورکەوتنەوە لە کەسی تۆکسیک کەسی ژەهراوی ئیدی ئەو کەسە برادری نزیکی خۆت بێ یعنی بەداخەوە هەندێک جارەکە خوشک و برای خۆشت بێ هەندێک جار تەسیری سلبیان هەیە لەسەر ئەوەی کە باسی ئەو حاڵەتانە دەکەن کە تۆکسیک دروستەکان خاڵی چارەمیان دایمەن کات دابنێ بۆ خۆت بۆ خێزانت پێی دەڵێن فامیلی تایم خاڵی پێنجەم هەمیشە بە بەردەوامی ئەو کێشەکانت لە ناو خۆت بهێڵەوە مەی بە دەرەوە خاڵی شەشەم کە لێرە من نەمبینیوە تاوەکو ئێستا کۆڕسی پێش زەواج هەبێت کۆرسێک لە ئامادەکردنی دەرونی دەکرێت دەورەیەک بێت ئۆنلاین من تا ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە بەر بڵاوی نەمبینیوە بەڕاستی خاڵی هەفتەم ئەوەیە کە سوود لە کەسانی دیکە وەربگری کە زەواجیان کردووە خاڵی هەشتم ئەویان تۆزێک درێژ دەکەمەوە پێویستە داوای لێبوردن بکەی لە کاتێک کە پێویست بە داوای لێبوردن ناکە بەڵێ
دەبێت داوای لێبوردن بکەیت لە چی ئێستا داوای لێبوردن بکە کاک دکتۆرە تو لە چی آخر داوای لێبوردن بکە آخر چیم کردو تا داوای لێبوردن کەم دەبێت فێربی کە هیچ نەکردبێ و داوای لێبوردن بکەیت ئەو کات ئامادە دەبی بۆ سەوات جوانە دەبێت بڵی داوای لێبوردن دەکەم ئەمە دیوێکی فەنی هەیە کە دیوێکی کۆمیدی هەیە بەڵام مەبەستمان هەدفمان لەو پەیامە ئەوەیە کە پێویست ناکە هەموو کات تۆ حەقی خۆت وەربگریەوە پێویستە پێشبڕچێ هەبی لە دابەزاندن لە تەنازولکردن لەو مافانەی کە هەتا تۆ بۆ یەک ڕۆژ لەگەڵ ئەو کەسا و سەرگیری ناکەی بۆی لەسەر یەک شەڕ ببنە دووجەم سەری جیا پێویستە لێبوردنت هەبێ لە خۆت و لە دەوروبەرت و بە خاڵی نۆیەم وابزانم نوێمە خاڵی نوێ من لێرە نووسیمە دەمێ باسی بکەمەوە کە بابەتێکی زۆر گرنگە بابەتی ئامادەکاری مادی تۆ ئەفزەڵەتەکانی خۆت دەبینیەوە بزانە ئەفزەڵەتی من پێش زەواج لەوانەیە لە کۆمەڵە شتا سەرفم کردبێ بەڵام لە دوای زەواج ئەفزەڵەتەکانم دەگۆڕێ و خاڵی دەیەمیش پێویستە لە پێش زەواج باسی پلانی منداڵبووم بکرێت چەند مناڵ پێویستە چۆن تەسەڕفەکەی مناڵەکانە چۆنە بێ چۆن بە خێویانەکەی ئەمانە کڕۆکی ئامادەکاری پێش زەواج و لە کاتی زەواجشن خواگاتان لێە وەزعەکە کووە تا ئێستا وڵای قسەیەکی زۆر جوانەیە لەسەر مەسلەی زەواج لێ زەواجتانە چێناوی نازانی دۆزەخەیان بەهەشتی ژیان یعنی ئێستا نازانن دۆزەخەیە بەهەشتە دکتۆر فەتاح دکتۆر محەممەد شتێکی باس کرد ئەو کۆرسانەی کە لە پێش هاوسەرگیری دەبێ ئەنجام بدرێن پێویستن بەتەکیید بەتەکیید دێکی لە مشکلی هەرە گەورەی ئێمە زەواج ئەو پرۆسێسێک کە ئەنجام درا هەموو شتێکی تۆ ئەگۆڕێ ئەتر ئەو خاڵانی کە باس کە یەکەم خاڵە تۆنی تۆبی بە ئێمە ئەو ئێمە کۆمەڵ خەڵکی تیژێتە ناوەوە لەبەرەوە فێربوون لەسەر ئەم شێوازە تازەی ژیان پێویستی بە ئامادەکاریە پێویستی بە ڕاهێنان ئەمە هەیە لە کوردستان ئەمە لە کوردستان دەتوانین بڵین ئێستا لە یەکی لە پارێزەکان دەستمان پێ کردو لە حەقەتە و پلانی ژێ لە ئەندێکی دیکە لە پارێزەکان تری هەرم دەست پێ بکەین ئەو کوڕکچانەی کە چنە ژیانی هاوسەرگیریەوە هاوسەر عەزیزان مەسائلی هاوسەرگیری پرۆسەیەکی قورسە ئەبێت تەحزیری بۆ بکەین کەس ناترسێنین بەڵام بێ واقع بە خەڵک بڵین ئەبێ واقع بڵین بۆ ئەوەی ئەو ئامارانی کە ئێستا لە دادگاکان کە جەنابی حاکم لێرە بە تەکید لەوەچێ باشتر بتوانێت دوای تەوزیحی بخاتە سەر لەسەر شتی تافێ کە ئەمە فێر نەبووین ڕانەهاتوین ئاماری جیابوونەوەکان کە مەترسیدان لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆیە ئەبێت ئەم کۆرسە هەبێت و بێ خۆمانی بۆ حاضرکەین حتا لە هەنێ وڵات پاکێجێکی چکتێبیان هەیە بە ناوی پاکێجی خێزانی بۆ ئەوەی یەکەم جار تێ بگەین چۆن یەکتر قبول بکەین دواتر چۆن وەچە بخەینەوە دواتر چۆن تەندروستیان پەروەردەیان بکەین بۆیە ئەم کۆرسەی کە هەیە پێویستمان پێێتی و ئەبێت زۆر بە جددی بەشداری تێدا بکرێت کۆرسێکە بابەتی تەندروستی تیا پێ دەڵێت لە ڕووی تەندروستیەوە وەکو کوڕکچەی کە تازە چیتە ژیانی هاوسەرگیریەوە چۆن خۆت حاضر بکەیت کۆمەڵە گۆڕانکاری ڕوئەیە کۆمەڵشی تازە فێرە بی کۆمەڵشی تازە ئەبێ فێر ببی پاشان زەواجمان کرد پێ دەڵێ کاکە نەبووی بە دوو نەبووی بە سێ نەبووی بە چوار مناڵی یەک نەبوو مناڵی دوو نەبوو مناڵی سێ نەبوو چۆن خۆمان ئامادەکەین بۆ مناڵ خستنەوە مناڵ یعنی چی چۆن بتوانین کۆرپەیەکی تازە بخێنە ناو خێزانەکەمان و دوایی بخێنە ناو خێزانە گەورەکە کە بریتێ لە کۆمەلگا چکات زۆر جارەسە بەشێکی زۆر لە نەخۆشی هەیە ئەبێت لەسکی دایکەوە دایک و باوکەکەت پێشەوەی بیر لەو مناڵە بکەن و خۆیان ئامادەکەن یان مناڵەکە بێتە قوربانی دوایە ئەو مناڵە بوو بە قوربانی کۆمەلگەش قوربانی ئەیە پاشان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی بکەین تاوەکو تەداخلات لە ژیانمانە نەبێت تاوەکو ژیانێکی خۆش بگوزارێنین بتوانین ئەو مشکلانەی کە ڕوویە کە بە دڵنیایە و کاکتۆر وتی زەواج بەس بەهار نییە بەداخێمە زۆربەی کەپڵەکانمان بەس لە کاتی بەس بەهاری زەواجان لەبیرە بە دوای بەهارە عەزیزان هاوین دێ دوای هاوین زستان پاییز و زستانیش دێ یعنی زەواج پرۆسێسێکی متەکاملە بێ خۆتی بۆ ئامادەکەی لە هەموو ڕۆکانە پاشان بعدێکی تری گرنگ کە لەو کۆرسانەیە ئەبێ ئیشی لەسەر بکرێ مەسایلی دیوی یاساییە عقلی یاسەگیری یعنی چی یاسای دژی خێزانی یعنی چی یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل یعنی چی کە لە ئێسەوە زۆر گرنگە کە بەداخەوە هۆکارێکی زۆر گرنگە بۆ لێک هەڵوەشانەوەی خێزانە تازەکانی ئەمڕۆمان کە ئەوەی نازان چۆن تەعامل لەگەڵ تەکنۆلۆژیا بکەین مۆبایل تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشەی گەورە ئێستا بە جددی ئامارەکان ومان پێڵێن باشە بەڕێزان ئێمە لەم بەرنمەیە لەبەرەوەی تەندروستی تێکەڵکێشە لەگەڵ لایانی ڕۆحی لایانی کۆمەڵایەتی لایانی دەرونی وە کۆمەڵێک لایانی دیکەی ژیان تەندروستی بەس بریتی نییە لەلایەنە پزیشکیە ڕوتەکە و لەبەرەوەی ئێمە لە زانکۆ نین ئێرە زانکۆ نییە ئێرە ستۆدیۆی بەرنمەیەکی میدیاییە بۆیە هەموو ئەو لایەنانەی
کە تێکەڵکێشن لەگەڵ تەندروستی ئێمە باسییان دەکەین بۆ ئەوەی لە ئەنجامدا پرۆسەیەکی تەندروست لە هەموو ڕۆکانەوە پەیوەست بەلایەن تەندروستەکە بخڵقێنین دروست ببێت لە دایک ببێت. ئێستا کاتی ئەوەیە بووکو زاوە ئاشکرا بکەین بزانین هیچ شتێکیان هەیە کە ناتەن دروست بێت و پێویست بە چارەسەر بێت چکە پسپۆرمان هەن لێرە لە بووکەی دەست پێکەم یان لە زاوە لە کامتان دەست پێکەم خۆی عادەتەن لیدیز فێرس وانە بەڵام ئەمڕۆ با لە زاوا دەست پێ بکەین یەک جار کاکەوار پیرۆستان بێت ئەمە یەکەم جار و ئەخی جارە تۆ لە پێشەوە بیتەوە بزەوە بزانە تەواوی تر خۆت نامینیتەوە لە پێشەوە ئەوەم پێ بڵێ هیچ خۆیەکی ناتەندروست هەیە هەست بکەی دەژیان کاریگەری بەسەرتەوە هەیە لە ڕاستیدا من سەرەتا کێشم زۆر بوو کێش زۆر کێشم زۆر بوو بڵێ باشە ئێستا ئەو شتانێک کە کاریگەریان لەسەر من هەیە قەلەقی سترێس و خەوی ناڕێک خەویشت ناڕێک خەوەکەم ناڕێکە هۆکارەکانی ئەوەی کە بخۆم هەست پێ دەکەم ئەوانەی کە خەوم ناڕێکە ژانە سەری زیاترشم هەیە حەز دەکەمی ناڕێکی خەوەکەی بێن شەوان درەنگ دەخەوی بۆ نمونە بێگومان شەوان درەک دەخەوم و هۆکارەکەش ئەوە نییە کە بۆ نمونە من نەخەوم خەوم لێ ناکەوێ ئەماوەیە بووکێتە ئەستری نەبووە کە درەنگ بخەوی نانە پەیوەندی بێوانە بووە بەهۆی ئیشکردن و ڕۆژانەشەوە زۆر سترێس و قەلەق باشە لەسەر گوشارە دەرونیەکە کە زۆر بمان هەمانە بەڵام تۆ مادەم هێندە کاریگەری بەسەرتەوە هەیە کە خەوت ناڕێک بوو بێت دەبێت لەگەڵم بیتە ئێرە دەیهێنمەوە بفەرمو ئێرە با هەر بە خێرایی لەبەرەوەی تۆر محەممەدیش لێرەیە من یەک شتان پێ دەڵێم بە خێرایی کاریگەریەکانی گوشاری دەرونی لەسەر جەستە بە خێرایی پێتانی دەڵم کاریگەری بەسەر مێشکمانەوە هەیە بۆیە ئەو کەسانێک کە گوشاری دەرونیان زۆرە میزاجیان ناتەواوە سەر ئێشیان هەیە باسی کرد هەروەها کاریگەری خراپی بەسەر فەستەجەی مێشکیش هەیە لە بیستچوونەوە بێگومانێک کە لەو کەشانەیە کە گوشاری دەرونی داهاتوودا دروست دەکات تۆ محەممەد ئێستا بۆمانی باز دەکات چۆن چارەسەری بکەین اینجا کاریگەری خراپی بەسەر ڕیخۆڵەکانمانەوە گرژە کۆڵۆن دروست دەکات ئازاری ناوسکمان هەیە ها ئاوسانی هەیە و ئەوانە ئەمانەیەکە لە کێشەکانمانن اینجا لە مەودای دووردا کاریگەری بەسەر ئێسک و ماسوولەکانیشمان هەیە لە مەودای دووردا توانە زایندیەکان کاریگەری هەیە بەسەری چونکە منداڵبوون بەشێکی گرنگی پەیوەستێکی باشی بە گوشارە دەرونیەکان هەیە بۆیە نابێ گوشاری دەرونی زیاد لە پێویستمان هەبێت اینجا بەسەر دڵەوە دڵ و لولەکانی خوێن کاریگەری هەیە لە دڵدا ڕەنگە دڵە کوتەیەکی زۆر لە داهاتوودا سەر کێشە بۆ چەندی نەخۆشی دڵ نەخۆشی درێژخایەن لە داهاتوودا بۆیە زۆر گرنگەمە کۆنتترۆلکەین بەڕاستی ئەمەش زۆر گرنگە بە تایبەتی بۆ دوو کەس کە هاوسەرگیری دەکەن توانە سێکسیەکانیش لاواز دەکات لەبەرەوە گوشاری دەرونی دەبێت ڕێکخرێ وانە باشە دکتۆر محەممەد بفەرموێرە دکتۆر محەممەد پێمان بڵێ کاکی زاوا چۆن گوشارە دەرونیەکەی کۆنتترۆلکە هەوڵمان گوشاری دەرونیمان هەیە ئیدارەکردنی ئەو گوشارە دەرونیە لە سێ ئاستا دەبێت لە ئاستێکدا کە کاکاوەر خۆی بیکە لە ئاستێکدا کە پێویستە کۆمەلگا و دەوروبەر و خێزانی پاڵپشتی بێ لە ئاستێک پێویستی بە پسپۆری دەرونی هەیە ئیدی دەرون ناسێک بیان پزیشکێکی دەرونی بێ ئێمە لە کاکاوار و دەست پێ بکەینەوەیە کە خواردنی دروست جوڵی دروست خەوی دروست خەوی دروست لەوانەیە لە هەندێک باردا پێویستی بە چارەسەری پزیشکی دەرمان هەبێ بەڵام نامێ بابەتەکە ببەمە سەر بابەتی خەو بەڵام بە کورتی ئەو خواردنانێک کە وروژێنەرن لە کاتێکی دیاریکرااو دەبی بخورێن خواردنی قورس لە کاتی دیاریکرا و بەکارهێنانی مۆبایل چەند ساعاتێک بەر لە خەوتن جوڵەی ڕۆژانەی بەردەوام ئەمانە کە لە کاتێکی درێژتر حەزم لێ بە سەعات بۆ دواز بکەم کاکاوار بەڵام بۆەوەی پەیامەکەم باشتر بگا کورتی دەکەمەوە لە ئاستی خێزان پێویستە کە سوکاری کاکاوەر کە سوکاری بووکەخان لەوە تێ بگەن کە هاوار ئێستا بە کاتێکی قورسدا دەڕوە ئاساییە زووتر تووڕەبێ کاکاوار دەبێ بزانی ئاساییە ئازاری سکتەبێ وەکو کاک دکتۆر باسی کرد تەرکیزت کەمتر ببێتەوە لەوانێ پێویست بکە لەو ئیشەی کە خۆت هەز دەکەی سترێسی بۆ دروست کردووی هەفتەیەک ئیجازە وەربگری چاوکو مێشکت هادە بێتەوە لە حاڵەتی دەرمانیش دەتوانین بەکاربێن ئەگەر ئەو ئامۆژگاریانەی باسمان کرد بۆ چاکردنی خەوەکە باش نەبوو کۆمەڵێک دەرمان لە ژێر چاودێری پزیشتی پسپۆر دەتوانی دەرمانی خەو بەکاربێنی ئەوانیش
مەودایکی دیاریکراویان هەیە تا هەتا لەسەر و دەرمانانە بەردەوام نابی هەندێک جار تەنها بە ڕێنماییەکان خەوت چاک دەبێت بەڵام هەندێک جار ڕێنمایی بەتەنیا بەس نییە فشارەکە زۆر زیاترە ئەوەی ڕاوێژ بە پزیشکی دەرونی وەکو ئەوەیە کە تۆ ڕاوێژ بە پزیشکی هەناو بکەیت هیچ نەنگی و عیبەیەک و شەرمێکی تێدا نییە ئەمە نەزانی تاکە کە پێی وابێت شەرمە بچێتە لای پزیشکی دەرونی هەر کاتێک ئاوا بیل کردەوە بزانە کە زۆر گرنگە بچێت لای پزیشکی دەرونی چکە پێت وایە عیبە هەر بۆ ئەوەی ئەوە چارەسەرکەی پێویستە بچێت لای پزیشکی دەرونی ئەوان زۆر گرنگە کەسێکەوە هەست بکە پێویستی بە دکتۆری دەرونی نیە لەوانەیەوە زۆر زیاتر پێویستی بە دکتۆرێکی دەرونی بێت ئەوەی دیکەش کە دەکەوێتە سەر پزیشکی پسپۆر لە هۆکارەکانی ئەو سترێسە دەکۆڵێتەوە ئایا نەخۆشیە یان تەنها فشارێکی بابەتەکەی لەسەری و دەرمانی پێویستیشی بۆ دەنووسێگەر پێویستی یەکشی ترم لێت دەوێ دوای ئەوە دەتوانیت ئیسراحەتی خۆت وەرگری ئەویشت ئەوەیە چۆن ئەمانە ململانەکانیان یا بربەرکە ئەگەر هەبێت بربەرەکانێ ئەگەر هەبێت ئەگەر توانی نایی بنین چۆن ئەمە چارەسەرکەن چۆن ئەو شتانەی لە نێوانیاندا ڕوودەدا سەر نەکێشێت بۆ ململانێ لە کاتی کۆنفلیکتدا پێویستە پێنجت بکرێکە ئەمە پێی دەوترێت 5 love language پێنج زمانەکەی خۆشەویستی بەڵێ ئەمە یەکەم لەسەر هەموو ئەوانە پێویستە words of affirmation ئەمە هەمان قسەکانی کە دکتۆرگاری چاپمانە دووبارەی دەکەمەوە مەڵێ ئاوێکم بۆ بێنە وشەی بێزەحمەتی لەگەڵدا بنێ بێزەحمەت دەتوانانی ئاوێکم بۆ بێنی دەستخۆش زۆر سوپاس ئەوڕۆ زۆر جوانی خواردنەکەت زۆر خۆش بوو ئەوڕۆ زۆر ماندووی ئەوانە کاریگەری یەکجار ئیجابی و باشیان هەیە لەوەی نەگەن ئەو کۆنفلیکتانە دووەم هەرگیز دیاری بەگشتکەمە بینن ئەمە بابەتێکی تۆزە جیاوازە لە ڕووی سایکۆلۆژیەوە بەڵام ژن هەمیشە بچووکترین شت و گەورەترین شت بە زۆر بە جوانی و بە بەیاخۆ دەبینێ پیاویش هەست بە گرنگی پێدانی خۆ دەکا کە دیارەکی بۆ دیانێتەوە خاڵی سێم زۆر جار ئەو ئیشانە بکە کە ئیشی هاوسەرەکەتە بەڵام تۆ دەیکەی بەبێ ئەوی داوات لێ بکرێ ئەگەر قاپێک بشۆی ئەگەر ناو ماڵ پاک بکەوە ئەگەر سیاری پیاوەکەت پاک بکەوە هەر کام لەوانی کە کۆمەلگا بە ئیشی ژنان دەبینیان بە ئیشی پیاوان بیخە سەر خۆت خاڵی چوارم لەبیرمان نەچێت کوالیتی تایم کاتی پێویست بۆ خێزانەکە دابنێ بە تاقی تەنیا لە دەرەوە بە و خاڵی پێنجەمیش فیزیکەڵ تەچ دەستگرتن و باوەش و ئەمانە قەتلی دوورمە بن شەرمینێمەکە گەورەترین پرینسیپی پێکەوە بوونا کۆنفلیکت مەنیجمنت لە کۆتاییدا دەمەوە باسکەم کە کۆنفلیکت چەند هۆکارێکی هەیە یەکەمیان کریتیسایز بەردەوام ڕخنە لە یەک بگرین دووەمیان کەمکردنەوە لە بەهاوشانی یەکتری و سێمیشان ئەو کەسانی لە دەرەوە تەداخل دەکەن کۆنفلیکت لە ئاستی یەکەم خۆیان مانەجی دەکەن تێکەڵ دەبن باسی دەکەن لە ئاستی دووەم کەسێک پێویستە ببینێت کە ئەو کەسە پسپۆرە یان برا گەورەیەکە لە ئاستی سێمیش لەوانێ پێویست بە ئەوەی زۆر زیاتر بکە بۆیە ئەگەر ئێمە ئەو پێنج خاڵی باسم کرد پێنج زمانەکەی خۆشەویستی باز بکەم ئەو کۆنفلیکتم بۆ دروست نابێت یان ئیدارەی کۆنفلیکتەکەیە زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد خۆشنا و پزیشکی دەرونی کە ئەمڕۆ لەگەڵم بووی تۆ دەتوانین ئیسراحەتی خۆت وەرگری زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونێت دەستت خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس دەکەم ئێمە بەردەوام دەبین دواتر میوانێکی دیکەشمان هەیە بەڵام دەچمە لای بووکە خان چۆنی زۆر سپاس معنەویات چۆنە باش سەرکەوتوو بن پێشتر لەگەڵ زاوا قسەیەکمان کرد وتی بووکە خان زۆر ئاگای لە جەستەی خۆیەتی و بۆ نمونە کێشی ڕێکە وتی خۆراکیشی تەندروستە یانی تۆ خۆراکی ناتەندروست ناخۆیت نەخێر زۆر ئاگام لە کێشی خۆمە و هەروەها کاربۆهیدرات ناخۆم و زائیدەن شیرینی ناخۆم ئەوەی پێم بکرێت کەمکەمای خۆم بەڵام ئەوەی پێم بکرێت نایخۆم و زیاتر و خۆراکانی کە بەهای خۆراکیان تەندروستی و باشە بۆ نمونە میوە و ئاو وەڵا ئافرین ئەویش فێرکە ئەوش باش بۆش کەشی داوەزان لە مادەم خۆراکە خێراکان ناخۆیت بۆ نمونە فاسفود ناخۆیت چکە ژەهرە ئۆکەی ئەگەر بووکێ خان وانە وایە بڕی خۆراکی وەرگیراو لەگەڵ بڕی وزەی خەرج کرا و باڵانس نەبوونە هەیە ئێستا ئاوانەتان دەبینی ئاوا ڕەشیق وانە بووکەیەکی قەڵۆمان دەبینی بەڵام ئێستا خۆشبەختانە وانە خۆشبەختانە بۆ زاوە چینە ئەوێ دەیهێنمەوە بفەرمۆ ئێرە بۆ ئەوەی زۆر بە خێرایی شتێکت بۆ باسکەم
بۆی هەموو بووکەخانەکان ئاگاداری ئەو خاڵە بن ئەوەی کە ئەم بووکەخانەمان جێبەجێ دەکات. ئەگەر تۆ خۆراکت تەندروست بێت، مێشکت خاوێنترە، پاکترە، هادئتر و نەرمترە، خەوتڕێکترە، دەتوانی وەرزشێکی باشترکەی، دەروونت دروستترە، ئارامێکی زیاترت هەیە، دڵت تەندروستترە. اینجا هەرست ڕێکترە لەبەرەوەی کە خۆراک هاوسەنگە کێشڕێکتری، جوڵەی ڕۆژانە زیاترە، بێتاقەتنی، دوای نانی نیوەڕۆ حەز ناکەی بخەویت، بۆ چکە خواردنەکە تەندروستە. اینجا باشتر ئاگاداری جەستت دەبی، اینجا جەستت ڕێک دەبێ وەکو بووکەخان. اینجا ئەوە وا دەکات کە توانایەکی زیاتر هەبێت لە هەموو لایەنەکان، زیرەکتریش دەبی. ماسوولەکان بەهێزترن و توانای زیاتر دەبێت لە هەموو لایەنەکان. جا خوانەکە، خوانە خواست. ئەگەر وانە بووە، ئەگەر خۆراکی ناتەندروستت بخواردە، سەیری ئەم خەپەیەکە. ڕەبۆی هەیە، گرژە کۆڵۆنی هەیە، دڵە ڕاوکەی هەیە، دڵە کوتەی هەیە، هەوکردنی ئەندامەکانی جەستەی هەیە، ڕەنگە لە هاتوو تووشی شەکرە بێت. بەرژنی هەموو ئەوانەی ئێستا هەبێت کە گەنجە، بەڵام لە داهاتوودا ڕەنگە تووشی هەر یەکێک لەوانە بێت. اینجا لەوانەیە نێرگەڵش بکێشێت. بەردی گورچی لە شەکر و شیرینی جۆرا و جۆر دەخوا، توانای زیاتری کەم دەبێتەوە. اینجا نەجوڵان و کەم خەوی توش دەبێت، کەم خەوی ناڕێک بەهێز دەبێت. اینجا ورگی دەبێت کە ناشرینەوە نیە. اینجا هۆکارەکانت ببین ئێستا وێنەکە لەسەر شاشەی ڕووداوە. سیرکن کە کەسەکە خۆراکی ناتەنووس دەخوات، خۆراکی خێرەکان دەخوات. اینجا ڕەنگە تووشی جگەرەکێشان و نێرگەلکێشان هەمومانە بێت لەبەرەوەی ژیانی بە شێوەیەکی ناتەندروستە. خۆراکی تەندروست گرنگە بۆ ئەوەی خۆراکێکی باش بگەینە خانەوشانەکانی جەستەمان. بۆی خۆراکێکی باش بگەینە یەکە بە یەکەی خانەوشانەکانی جەستەمان پێویستە خۆراکمان وەکو بووکەخان تەندروست بێ. ئافرین، سپاس دەکەم. بفەرمەوە ئێرە. چۆن مۆڕەما لێ دەکا؟ باشە. حاکم لەوێ چاوەڕێمانە. منیش پزیشکێکی پسپۆرم لایە. بۆ ئەوەی ئەگەر پشکینەکانی باش بوون، دەچینە لای جەنابی حاکم و تەواو ئیتر دەیقەومێنین. دکتۆر هونەر پسپۆڕی خۆیان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. با دکتۆر هونەر بفەرموێت. دکتۆر گیان بەخێر بێی. ئەحواڵ باشە؟ بفەرموو ئەوێ. دکتۆر هونەر ئەمڕۆ ئەگەر موافقە بکە لەسەر ئەنجامی پشکینەکان، ئەوە هاوسەرگیریەکە ئەنجام دەی. حاکم بۆچی لێرێ؟ دکتۆر گیان بەخێر بیت. باشە، بڕۆینە لای جەنابی حاکم بفەرمونون کاتی مارە بڕینە. ئەگەر هەموو شتێک باش بێت. جەنابی حاکم سڵاو، زۆر سپاس دەکەین. بفەرمونون ئێوە پرۆسەسی خۆتان ئەنجام بدەن، شاهێدیشمان هەن هەر کاتێک پێویست پێیان بوو ئامادە دەبن لەوێ. زۆر باشە. من راپۆرتەکانم لەبەردەستایە. ئەگەر پێویستکە خۆشتان دووبارە لەلایەن تەندروستیەکە سەیری بکەنەوە یان دواتر بەسەر چاو. بەسەر چاو. ئێمە پرۆسەکە بە باشی ئەنجام بین. باشە. لەگەڵ دکتۆر هونەر تا ئێمە ئەمە سەیری دەکەن، شاهێدەکانیش با لەوێ ئامادە بن. دوو شاهیدمان دەبێت. دکتۆر هونەر ئەمانە سەیر بکەین بۆ ئەوی لە ڕۆ پزیشکەکە تۆ بەگشتی پێم بڵێ. من سەیرم کردن وەزعەکە خراپ نییە. بزانین دکتۆر هونەر چی دەڵێت، چکە ئەو پسپۆری بوارەکەیە. ئێستا بکو زاوا دوعا دەکەن. ئەو دوو بەڕێزە ئەو خاتونە و ئەو برایە بەپێی ئەو پشکینانە طبعاً پشکینانە تایبەتە بە پشکنین بۆ سەلاسیمیا، بۆ نەخۆشی سەلاسیمیا. هەردووچیان ئاساین، هیچ کێشەیەکیان نییە. واتە لە ڕووی وەچەخستنەوەوە لە داهاتوودا هیچ ترسێک لەسەر منداڵەکانیان نابێت کە نەخۆشی سەلاسیمیا بن. دەست خۆش، زۆر سپاس دەکەم. یەکێ لەو کێشانەی کە زۆر لی دەترساین بابەتی تالاسیمیا بوو. خۆشبەختانە جەنابی حاکم ئێستا تۆ ڕەزامەندی لایەنی پزیشکیت هەیە. زۆر باشە. لەبەرەوەی ئێمە ڕەزامەندی لایەنی پزیشکیمان هەیە و دوو شاید مەوجودە و خۆشیان تەمەنیان گەیشتووە تەمەنی ئەوەی کە سەر و 18 ساڵن ئەتوانین پرۆسەکە ئەنجام بین. سێمارەکردنەکە بەخێر بێن. نازەنین ئازاد کەریم تەواوە. هاوار محەممەد عەلی. خێر بن سەر چاو. فەرمو ڕووکەنەیەک. ئەوەی من ئێڵێم لە دوای منەوە بێڵێرەوە باشە؟
من ناوم نازەنین ئازاد کەریمە. من ناوم نازەنین ئازاد کەریمە. لەسەر شەرعی خوددا و پێغەمبەر. لەسەر شەرعی خوددا و پێغەمبەر. پیرۆستان بێ.